بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت داوای لێبوردنەکەم کە بەهۆی کێشەیەکەوە بەرنامەکەمان ماوەیەک دواکەوت بەرنامەیەم شەومان لەگەڵ بەڕێز خات و پەخشان زەنگەنە ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لە هەرێمی کوردستان مەبەستمان لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس قسە بکەین. گرنگترینە و پرسانەی ئەم شەو مەبەستمە گفتوگۆی لەسەر بکەین لەگەڵ بەڕێزیان قسەکردنە لەسەر تند و تیژی. ئایا لەوەتەی ساڵانە 16 ڕۆژ دیاریەکرێ بۆ هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژ بە ئافرەتان دژ بە ژنان ئایا ئەمە کاریگەری هەبووە لەسەرەوەی کە تند و تیژی تا بە ئاستێک تا ڕادەیەک لە ڕادەکان کەم بێتەوە؟ ئایا تند و تیژیەکان لە هەرێمی کوردستان زیاتر هۆکارەکانیان چین و چی کراوە بۆەوەی کار لەسەر کەمکردنەوەی تند و تیژی بکرێت و ژنانی کوردستان و ئافرەتانی کوردستان تا چەندە هۆشیار کراونەتەوە لە ڕێگەی کۆڕ و کۆڕبەند و وەرشۆپ و سێمیناری جیاوازەوە تەنانەت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بۆی مافەکانی خۆیان بزانن لە جیاتی ئەوەی بە شێوەیەکی هەڵە داوای مافەکانیان بکەن بە شێوەیەکی ڕاست و ڕەوان داوای مافەڕەوەکانی خۆیان بکەن. من زیاتر ناڵم چکە کاتەکەم زۆر کەمە. خات و پەخشان زەنگەنە ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لە هەرێمی کوردستان لە هەولێرەوە میوانمانە. سوپاستان ئەەکەم بۆم دەرفەتە ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم. ئێوە ماوەی چەند ساڵێکە ینی 16 ڕۆژ لە 25 نۆڤەمبەرەوە 16 ڕۆژ بۆ هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژ بە ئافرەتان دیاریەکەن. ئایا ئەو استراتیژیەی ئەو مەبەست و ئامانجەی ئەم 16 ڕۆژەی بۆ دیاری کراوە پێکراوە هەستەکەن کاریگەری هەبووە؟ بەڵێ لە ڕاستیە ئەوە 10 ساڵە لە کوردستان ئەو هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژی ژنان ئەنجام ئەیرێ. ئەوە هی ئێمە نییە، ئێمە دیاریمان نەکردووە. 25 بڵێ یعنی قەزم 25 مانگی 11 ڕۆژێکی جیهانیە بۆ بەڕەنگاربوونەوەی تند و تیژی دژی ژنان بە بڕیاری ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان. لە 25 11ەوە هەتا 10 12 ئێوە خۆتان ملاحەزەتان کرد ئەم ڕۆژانە هەمووی هەر ڕۆژی جیهانی کێشەیەکە هەتا 10 12 کە ئەزانن ڕۆژی ژیانی مافەکانی مرۆڤە. بۆیە ئەم 16 ڕۆژە هەڵمەتێکی جیهانیە بۆ بەڕەنگاربوونەوەی تند و تیژی دژی ژنان. مانای ئەوە نییە چالاکیەکان هەر لەم 16 ڕۆژە ئەکرێن یان ئەم 16 ڕۆژە ئەبێتە مایەی ئەوەی کە ژنان لە تند و تیژی دوورخرێنەوە. نا ئەم 16 ڕۆژە وەکو ڕاچەڵەکاندنێکە بۆ کۆمەلگا کە ئەم کێشەیە هەیە و ئەمە زەرەر و زیانەکانیەتی ئەبێ ئەم کێشەیە چارەسەرکرێ لەسەر ئاستی هەموو دەوڵەتان ئەو دەوڵەتانەی کە بەڵگەنامە نێودەوڵەتیەکانی کە پەیوەندیدارن بە مەسەلەی تند و تیژی بەرامبەر بە ژنان بە مەسەلەی مافەکانی ژنان کە ئیمزایان کردووە. بۆیە جەناب تەپرسی ینی هیچ کاریگەری هەبووە. ئەمە وەکو وتم ینی ڕاچەڵەکانێکە زۆر کەس ڕەنگە نەزانێ بەمە ڕەنگە بایەخ نابێت تند و تیژی بەرامبەر بە ژن بەڵام کە لە تەلەڤیزیۆنەکەی ئێوە و غەیری ئەوە و لە شوێنی تر و لە ساحەکان و لەوانە ئەی بینێ یعنی تۆزێ بیرێکی لێ ئەکاتەوە بەڵام خۆی ئەوە بەز نییە لە ئەوەی کە چی کراوە. پەخشان خان ئێوە لە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان پێشتر ئاماژەتان بەوە داوە کە سیاستتانداناوە بۆ بەرەنگاربوونەوەی تند و تیژی سیاستێکتان داڕشتووە بۆ بەرەنگاربوونەوەی تند و تیژی. ئەم سیاستتان کە داتان ڕشتووە پشت بە چی ئەبەستێت بۆ بەرەنگاربوونەوەی تند و تیژی چکە ئێوە پاڵ پشتێکی حکومیشتان هەیە واتە ئێوە ڕەنگە جیاواز بن لە ڕێکخراوەکانی دیکە جیاواز بن لە ئەنجومەنەکانی دیکە چکە ئێوە لەلایەن حکوومەتەوە پاڵ پشتی ئەکرێن. هەست ئەکەن کارەکانتان ئەنجامێکی هەبووە لەو ماوەی کار دەکەن؟ بەڵێ پێش ئەوە جەنابەت لە پێشەکیەکە باسی ئەوەت کرد چین ینی هۆکارەکانی تند و تیژی. طبعاً ئێمە کە بەرنامە دائەنین کە استراتیجێکمان هەیە ئێمە لە 2012ەوە و لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پەسەند کرا بۆ ماوەی 4 ساڵ بوو تا 2016. خۆی لە مەتنی استراتیجەکە تایەتی کە قابیلی ئەوەیە دەستکاری بکرێ بە پێی ئەو هەلومەرجەیەتە پێشەوە
و ئەو ئاستەنگانەی کە هاتوونەتە ڕێگە ڕەچاو بکرێ ئەو سەرکەوتنانە لەکوێ بۆ سوودی لێوەربگیرێ و چ لایەنێکی ئیتر پێویست ناکە ئەو فەقەرەیە لای بەرین چکە هاتۆتە دی. ئەوە لە 2012 تا 2016 بوو. لە 2016 بە ڕەچاوکردنی ئاستی جێبەجێکردنی پلانی وەزارەتە جیاجیەکانی حکوومەتی هەرێم لەسەر ئەو استراتیجیەتە کە بە سەرپەرشتی بە متابعەی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان ژمارەیەک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێم پلانیان داڕژ بۆ جێبەجێکردنی سەرەڕای چالاکیەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. ئەڵێن بە سوود وەرگرتن لە هەڵسەنگاندنی ئەنجامی جێبەجێکردنی ئەو پلانانە ئەو استراتیجێتە دەستکاری کرایەوە و لە 2007 ئێستا بۆ 2027 خاڵی تری هاتە ناو خاڵی لێلابرا. ئەمە ئەچێتە بەرنامەی وەزارەتە جیاجیەکانی حکوومەتی هەرێم کە پلان لەسەر ئەوەدا ئەنێن سەرەڕای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە کۆمەڵی کار و چالاکی ئەنجامەیەن. بەڵام لێم بپرسە لێم ئەپرسی ئەمە تا چەند کاریگەری هەبووە لە کەمکردنەوەی تووتیژی. من ئەڵێم ئەمە کاریگەری هەبووە لەسەر ئاستی هۆشیاری کە ئەو بە زەرەر و زیانەکانی ئەو توندوتیژیە و بە نامۆیی ئەو توندوتیژیە کە نابێ ئەو جۆرە توندوتیژیە هەبێ. بۆیە تەماشاکەی ئێستا ژنان زۆر لە جاران زیاتر ئەچنە بنکەکانی پۆلیس، شکات دەستگیرەکان، پەنا ئەبەنە بەر. پەخشان خان بەر لەوەی بچینە سەر و بابەتە ئەفومکە ئامارەکانی توندوتیژی دژ بە ئافرەتان لە بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژ بە ئافرەتانی وەزارەتی ناوخۆ چی ئەڵێن سەبارەت بە توندوتیژیەکان؟ کەمیان کردووە لە چاو ساڵانی ڕابردوو، زیادیان کردووە یان چی گۆڕانکاریەکیان بەسەردا؟ جۆر یعنی گۆڕانکاری لە جووری توندوتیژیەکان دروست بووە؟ بەداخەوە ئامارەکانی ئەم ساڵ یعنی ئەم سێ فەسڵی کە بڵاو کراوەتەوە بەداخەوە لە زیادی کردووە توندوتیژی بەرامبەر بە ژنان. ئەوەش طبعاً ئەسبابی خۆی هۆکاری خۆی هەیە. هۆکارەکان چین؟ بەڵێ ئێمە ئەبینین لەسەر ئاستی کۆمەلگا بە گشتی توندوتیژی زۆر بووە، یعنی هەموو ئەسبەوە ئەکەین. هۆکاری نائیستیقراری، نەبوونی سەقامگیری، بارگرژی و ئەو ململانەی سیاسی لە پێش هەمووشیانەوە بارودۆخی دارایی و ئابووری خەڵک بوونی ژمارەیەکی زۆر لە ئاوارە لە کوردستان و گەلێ ئەسبابی تر ئەمانە ئەبنە هۆی ئەوەی کە کۆمەلگا عادەتە یعنی لە هەلو مەرجی وە هەمیشە لە تەوەتورێکا بێ، لە بارگرژیەکا بێ. ئەو تەوەتورە ئەو کە ئەبێتە مایە کردداری توندڕەوی و توندوتیژی لەسەر گشت ئاستێک. دیارە بەداخەوە نقطەی زعف کێ کە لە هەموو وەختێکا توندوتیژی بەرامبەر ئەکرێ ژنە. لەبەرەوە تەماشا ئەەکەی توندوتیژیەکان بەرامبەر بە ژنان لە هەلومەرجی وە زیاد دەکەن. بۆیە بەداخەوە خان دۆخی ئابووری قەیرانی دارایی کورتە موچە و نازانم نیوە موچە و ئەم شتانەی کە بەرامبەر بە هاوڵاتیان پەیڕەو کراوە سەپێنراوە بەسەریانە چگە کاریگەریەکی نەرێنی لەسەر دۆخی ژنان و کچان لە ناو خێزانەکان و لە ماڵ و لە لای هاوسەرەکانیان هەبووە؟ بەڵێ من باسم کرد وتم ئەو هۆکارانە ئەو هۆکارەوتم پێش هەمویان بارودۆخی ئابووری و دارایی. یەک ڕوونکردنەوەی دیکە بدەم لەسەر پرسیارەکەم وای کردووە ڕێژەی جیابوونەوە زیاد بێت، وای کردووە ئەوانەی کە دەستگیراندار بوون و چاوەڕێ بوون بچنە ماڵی خۆیان واز لە یەکتر بێنن، وای کردووە کە ڕێژەی هاوسەرگیری کەم بێتەوە، پەیوەندیەکانی دەرەوەی خێزان زیاد بکات. ینی ئەمەوێت لەم ڕۆ بزانم چ کاریگەریەکی؟ بەڵێ یەکەم کاریگەری بەداخەوە کردوتە سەر ئاستی خوێنی کچان کە سیرەکەی هەندێک جار یعنی زۆرێک لە کچان سەرەکی ساڵێک تەجیلەکە
یان یعنی لە مەکتەبە باش نییە مەسلەی هاوسەرگیری یعنی پەیوەندی هاوسەرەکان بەداخەوە بارگرژیتیایە ڕێژەی جیابوونەوە زیادە بەشودانی کچ بە مناڵی زیاد بووە کە ئەوش شێوەیەکی سەختی تونگوتیژیە و مەسلەی حتا ڕەفتاری تند بەرامبەر بە مناڵ هەموو ئەمانە بەهۆی باری ئابووری و داراییەوە ئەزانین کاتێکە لە لەم مەترسیە ئاگادار کردوتەوە پەخشان خان بەڵێ حکوومەتتان لەم مەترسیە ئاگادار کردوتەوە کە دۆخی دارایی تەنا کاریگەری لەسەر گیرفان نەبووە بەڵکو کاریگەری لەسەر مێشک و تند و تیژیش هەبووە ئەکید دڵنیا بە کاریگەری سەرگیرفان لە کوردەواری خۆمان مەسلێکەیەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە طبعا کاریگەری ڕاستە و خۆی لەسەر خێزانە بێ لەسەر پەیوەندی نێوان هاوسەرەکانە بێ چونکە هەردوو لایەن گرژن ینی عەسەبین تووڕەن لەبەرەوە سێرەکەی بەسەر یەکە هەڵی ئەڕێژن و زۆر جار ئەوە نە قوڵ ئەڕوا ئەبێت تەمایی بەداخەوە لێکترازان نا ئەوە یعنی کاریگەریەکی زۆر سەختە لەسەر هەموو بارودۆخی خێزان بەڵێ پەخشان خان بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی سلێمانی ئاماژەی بەوە داوە لە 11 مانگی ڕابردوودا 923 حاڵەتی توندوتیژی لە سنوورەکەیان تۆمار کراوە زیاتر لە 60 توندوتیژیەکان بە هۆی تەکنەلۆژیاوە بڵێن ڕووی داوە و ئاماژەشیان بەوە داوە زۆرینەیان لەو ژمارەیە لەو 923 حاڵەتە کچانی خوێندکارن تەمەنیان لە 16 ساڵ بەرەو ژوورە بەڵێ قسە ئێوە بە چ ڕێگەیەک کارتان کردووە بۆەوەی تەکنەلۆژیا ببێت بە وەکوەوترێ ببێت بە نیعمەت نەبێت بە نەگبەتی بۆ گەنجەکانمان بە تایبەت بۆ کچان و بۆ کوڕانمان ئێوە چیتان کردووە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم مەترسیە ئێمە یاسایەکمان هەیە لە پەرلەمانی کوردستان یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی گەیاندن بە دووداچوو نەکەین بۆ چۆنیەتی جێبەجێکردنی ئەو یاسایە و ئەرکی پەرلەمانە کە چاودێری بکە ڕقابە تاکە لایەن کە ئەتوانێت چاودێری بکە هیچ جێبەجێکردنی یاساکانی پەرلەمانە ئێمە ئەتوانین بە دووداچوو ئەمە یەک بەڵێ لەلایەکی بەدواداچوونیان کردووە پەرلەمان پەرلەمان ماوەیەکی زۆرە نییە ئێستاوە ماوەیەکی کەمە هاتوونەتەوە سەر ئیشکردن ئێمە پەیوەندی هەشت مانگیان بۆ نوێ کراوەتەوە یانی ئەوە پەیوەندیتان پێوە کردوون بەڵێ بەڵێ پەیوەندی باشمان هەیە لەگەڵ پەرلەمانتان کردوونەتەوە بەڵێ پەیوەندی باشمان هەیە لەگەڵ پەرلەمان و متابعی ئەو شتانەیان لەگەڵەکەین حتا پەیوەندیمان هەیە کە ئێستا لەم هەفتەیە ڕەنگە خەریکی چاودێڕانەوەن بە یاسای بەڕێنگاربوونەوەی توموتیژی خێزانی ئاگادارین و وەکو وتم ئەمە ئەم نەوعە کێشانە کە کێشەیەکن لە بەداخەوە لە بنیەی چۆتە بنیەی کللتوریمانەوە ئەمە بە تەنها بە محازەرە و بە سیمینار و ئەمە کرد بە تەنها بەوە چارەسەر نابێ ئەمە کردداری ئەوێ پەخشان خان هەر لەسەر بنچینی قسەکەی خۆتان ئەمە کردداری ئەوێ ئەمە ستراتیژیەتی دوورمەودای ئەوێ ئەمە ساڵێکی ئەوێ 2 ساڵی ئەوێ وەکو سامپڵ وەری بگرن کاری لەسەر بکەن بزان چ کاریگەریەکتان هەبووە ئێوە ئەمەتان کردووە بەڵێ خزمەتەکەم ئێمە وەکو باسم کرد لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوە بەجیا پەیوەندیمان هەیە هەر لەم ماوەیە کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی چوونە ناو مەکتەبەکان مەکتەبە سانەویەکانی ئەین دواناوەندی و بەرنامەی تایبەتیان هەبوو سەبارەت بە هۆشیارکردنەوەی ژنان کچانی مەکتەب لە کۆمەڵێ مەسەلە ئەمە یەک دوو ئێمە لەگەڵ وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا تەندروستی ناوخۆ کار و کاروباری کۆمەڵایەتی ژمارەیەک لە وەزارەتەکان پلانیان هەیە بۆ وەکو باسم کرد بۆ 4 ساڵ هەیان بوو لە
هەڵسەنگاندنی ئەو پلانانە کە استراتیجێتەکە یعنی درێژ کرایەوە بۆ 2027 پلانی نوێیان ئێستا لە سەروبەندی دانانی پلانی نوێیان کە عیلاقەی بە سیستەمی خوێنن بە منهەجی بەرنامەی خوێنن ئەوی تر عیلاقەی بە مەسائیلی تەندروستی ئەوی تر مەسائیلی کۆمەڵایەتی یعنی هەر وەزارەتە لە ئاستی خۆیە ئەمە سەرەڕای بەرنامەی جۆرا و جۆر لەوانە مەسەلا ئەوە کە بەرنامەی خۆمان بوو لەگەڵ کۆمەڵێک لە ئاژانسەکانی UN بۆ بەتواناکردنی ئابووری ژنان بەداخەوە ئەویش لەو بارودۆخی ئابووریە وەستا نەمانتوانی ینی بەردەوام بینتیایە کۆمەڵێ مەشروعمان وەستاوە بەڵێ خاتون من کاتێک لە فەیسبوک ڕیکلامم بۆ بەرنامەکە کرد وتم جەنابی ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان میوانمە کۆمەڵێک پرسیار و کۆمنت هات لەسەر بابەتەکە یەکێک لەوانە ینی بەگشتی ڕایان لەسەر ئەنجومەن و ڕێکخراوەکانی تایبەت بە داکۆکی لە مافەکانی ژنان و ئافرەتان باش نەبوو. من ئەمەوێت ینی ئێستا پرسیارەکەمەکەم و هیوادارم وەڵامێک وەربگرمەوە ئاماژە بەوادن بۆ مناڵێن ئەنجومەن و ڕێکخراوەکان کێشەی ژنان گەورەکەن ئاماژەیان بەوە داوات ناتوانن ڕێکخراوەکان داڵدەی ژنێک بدەن بیپارێزن لە کوشتن و توندوتیژی تەنانەت هەندێک جار لەگەڵ ڕێزی زۆرمان بۆ سەرۆک عشیرەتەکان پەنایان بۆ سەرۆک عشیرەتەکان بردو خۆیان بۆیان چارەسەر نەکراوە ئاماژە بەوادن ئەڵێن هیچ ڕۆڵیان نەبووە لە چاو ئەو پارەیە کە بۆیان تەرخان کراوە تەنانەت ئاماژە بەوە ئەدەن ئەڵێن یعنی بەتەنزەواڵێن ئەبێ سوپاسی پیاوان بکەن ئەگەر پیاوان نەبن ڕێکخراوەکان و ئەنجومەنی باڵای کاروباری خانمان بێکار ئەکەون ئێوە کۆمنتان ئێوە وەڵامتان بۆم قسانە چێوە بۆچی ئەم ڕەئیەتان لەسەر دروست بووە ینی مەبەستم لەسەر کۆی چالاکانی بواری ڕێگریکردن لە توندوتیژی بەرامبەر بە ژنان و ئافرەتان لە ڕاستیە بریە ئێستا کەسێکی نوێنەری ڕێکخراوەکانیش یعنی لێرە بواە یان هیوادارم لەگەڵ ڕێکخراوەکانش قسە بکەن ئەو جۆرە کۆمنتانە هەیە لەسەر ئیشی ڕێکخراوەکان لەسەر ئیشی دامەزراوە حکوومیەکان کە پەیوەندیدارن بە مەسەلەکانی ژنان و چارەسەریکردنی کێشەکانی ژنان یعنی هەموو ڕێیەک یعنی هەموو کەسی ئازادە یعنی بەڵام لەسەر بنەمایەکی ڕئیتان چییە جەنابتان وەکو کەسی یەکەی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لەسەر ڕێکخراوەکان و کارەکانیان ڕەئی چییە پێت وایە بە ئەرکی خۆیان ئەستاون پێت وایە کەم جەنابتان وەکو ئەمینداری گشتی وەکو کەسی یەکەمی بڵێن ئەنجومەنی کاروباری باڵای خانمان ڕەیتان چییە لەسەر کاری ڕێکخراوەکان پێتان وایە کە مقەسیر بوون یان بە ئەرکی خۆیان ئەستاون ئەزانی ڕێکخراوەکان ژمارەیەکی زۆر ڕێکخراومان هەیە یعنی تەنها ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بە مەسەلەکانی ئافرەت لە مایە لە حدودی 600 ڕێکخراوایە بڵێم هەمویان بە یەک ئاست کاریگەریان هەیە بە یەک ئاست ئیشەکەن بە یەک ئاست لە حەماس ئیشەکەن ناوان نییە بەڵام ژمارەیەکی باش ڕێکخراو هەن کە کاریگەریشیان هەیە ئیشیشیان کردووە یعنی ئەزانی ئێمە هیوادارم لەم مەسەلەیە وا بڕوانین ڕەنگە من ئەمە چەند جارێکیش ئەمەم دووبارە کرد بێتەوە مەسەلەکانی ژنان مەسەلەیەکی کللتوریە کۆمەڵگەییە کۆمەڵایەتیە مەسەلەی ژن ئەوە نییە بڵێ ڕێکخراویش پەخشان خان 600 ڕێکخراوی ژماری بڕوان ناکەم بۆ هیچ بوارێک لە هەرێمی کوردستان 600 ڕێکخراو هەبێ کاری لەسەر بکە ینی ئەم 600 ڕێکخراوە ئەگەر ڕاستگۆ بوون لەگەڵ کەیس و لەگەڵ ینی بڕوا و مەبادئی خۆیان حتمما تا ئێستا گۆڕانکاریەکیان لە دۆخی ژنان نەکرد هەست ناکەی کە فعلەن و قسانەی لەسەر ڕێکخراوەکانەکرێ ڕاستەکە بە ئەرکی خۆیان هەڵنەساون من وتم هەمویان بە یەک ئازنین ڕەنگە ڕێکخراو هەبێ بەس ناوی هەبێ ڕەنگە بەڵام کۆمەڵێک ڕێکخراو کە پەیوەندیان لەگەڵ ئێمە هەیە بەڕاستی ئیشەکەن اینجا من ئەمەوێ ئەوە بڵێم یعنی لەبیرم نەچێتەوە ئەو مەوزوعە چۆن گۆڕانکاری لە وەزعی ژنان نەبووە لە کوردستان یعنی با بەراوردی بارودۆخی ئافرەتان بکەین لە کوردستانە ئێستا و پێش 10 ساڵ و پێش 20 ساڵ سەرەڕای ئەو بارودۆخە ناهەموارەی کە لە کوردستانە بووە لەم 25 ساڵە لە شەڕی ناوخۆ بیگرە لە تەوەتوری نێوان حیزبەکانەوە بیگرە لە هەتا دوایی و
هەتا مەسلەی داعش و ئێستش حەشدی شعبی بەڵام هەستەکەی لە زۆر بوارە ژنان بەرەو پێشچوون بەڵام ئەیڵێمەوە مەسلەی ژن مەسلەی عەفوکە بە ئەوەم بیر نەچێتەوە مەسلەی ژن ئەوە نییە بڵێ بن لێرە و بە فلان جێگە 1000 کیلۆمەتر جادەی قیر دروست دەکەم پاش 2 ساڵ ئەگەر نەکرا ئەوە تۆ ئەمە مەسلەیەکە دیار نییە مەسلەیەکی کۆمەڵایەتیە بەردەوام کۆمەلگا بەرەو پێشە چێ بەردەوام ئەگەر کێشەیەک چارەسەر بێشتێکی ترسە هەڵا سەر هەڵا ئەوە ژیانە ژیان ئاوهایە بینایەک نییەکەم کاتم تەواو بووە کۆتا پرسیارم خاتونێک لە فەیسبوک پرسیاری لە جەنابتان کردو ئەڵێ بە مەیدانی گەڕاون ماڵ بە ماڵ هێندەی ئەتوانن بۆەوەی ئاگیان لە دۆخی کچان بێ لە ناو خێزان وانی دەستیان بەیەوە ناگە زۆر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم ئەفۆن ئێمە یعنی ئەنجومەن ینی ژنان بەگشتی ڕێکخراوەکان ئەنجومەن کاروباری ناڵێم هیوادارم ئەو پرسیارانە لە ڕێکخراوەکان بکەی بەڵام ئێمە ئەنجومەن هەموو نییە بگەڕێن بە مەیدانی خەمەکان بەڵێ ئێمە بە مەیدانی دیراساتمان کردووە لێکۆڵینەوەمان کردو و لە دەرەنجامی ئەو دیراسات و لێکۆڵینەوانە استراتیژ و سیاسەتدا ئەڕێژین لە 4 دیوارەدانانی شیندای ڕێژین و زۆری ئەو لێکۆڵینەوە و توێژینەوانە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و حتا هەندێک جار ڕێکخراوی بیانیش کراوە بەڵام ئێمە خۆمان ئەنجومەن هەموو ئۆفیسەکەمان بە هەمومانەوە یعنی حتا بە پاسەوان و بە هەمووی ناگەینە 30 کەس بۆیە ئێمە ئیشەکانمان لەگەڵ ڕێکخراوەکانەکەین ڕێکخراوەکان هەستاون بە لێکۆڵینەوە ئیسیفادەمان لێ کردووە بەکارمان هێناوە لە داڕشتنی سیاست و استراتیژوە تا دوایی بەڵام بڵێ گلەی نییە منیش گلەیم هەیە لە بارودۆخی کاتەکە ئینشاڵە لە بەرنامەیەکی تر و لە کاتێکی دەرفەتێکی ترە هەوڵەدەین قسەی زیاتر بکەین خات و پەخشان زەنگەنا مینداری گشتی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لە هەولێر لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ زانیاریەکان سوپاس بۆ کاتی بەیەمت بەخشی سپاس بۆ ئێوەش بەڵێ ئەزیزانم باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە کاتێکی خۆش خۆتان